کاردانەوەکان بە بڕیارەکەی دادگای باڵای فدراڵی عێراق سەبارەت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەر بەردەوامن بێگومانم بڕیارێکی نادەستوری بۆکو کە هەرێمی کوردستانیش پێشووتر ئاماژەی بەوە کردو نابێتم کێشانە ببرێتە بەغداوە دادگای باڵای فدراڵی بڕیار لەسەر چارەنووسی خەڵکی کوردستان بدات لەسەرم بابەتە و پرسە یاسایەکانی قسە دەکەین میوانێکی بەڕێزمان لەگەڵا بەڕێز میسال ئالوسی سیاسەتمەدار لێرە میوانمانە زۆر بەخێر بێت. بەڕێز ئالوسی تو بخێراتی بۆ کوردستان 24 باڵا فەرید و وەزیرە حکوومەتە هەرێما کوردستانەیە و شارەزایەکە دەستوری و یاساییە دەبێژیتن و ئەوڕۆ دادگەها فدرالی لە هەمبەر هەرێما کوردستانێکیری ئەنی کودەتایەکە بەسەر دەستوریدا جەنابێوەژی هەفنەرینن دگەلبەیەکی بەڵێ شەوتان باش زۆر سپاس بۆ ئێوە بینیرانی کوردستان 24 بەر لە هەموو شتێک من وەکو شیکەرەوەیەکی سیاسی قسە ناکەم بەڵکو وەکو پیاوێکی سیاسی قسە دەکەم جگە لەمە من سەر بە پرۆسەی بنیادنانی سیاسی ئەم ناوچەیەم واتە لە 2003 کاتێک ئەم پرۆسەی ئێستا دروست کرا من لەو کاتەوە لە دوای 2023 بەردەوام بووین لەم پرۆسەیە ئەم دادگای باڵای فیدراڵی دادگایەکی دەستوری نییە ئەم دادگایە بە بڕیارێکی سەرۆکوەزیرانی یەکەمی عێراق کاتێک لە ڕێگەی ئەو هەر لەرەی پۆل برێمەرەوە هەڵبژێردراوە بە بڕیاری ئەو دروست کراوە کاتەمە دادگایەکی دەستوری نییە لە بنەڕەتدا بۆی ئەوەی ئەم دادگایە دەڵێت کاردانەوەی سیاسین بۆ ئەوەی چەند لایەنێک لە نێو عێراق لە خۆی ڕازی بکات و چەند لایەنێکش لە دەرەوە لە خۆی ڕازی بکات بەداخەوە بڕیارەکەی دادگا ئەمڕۆ هاوشێوەی ئەو هێرشە بردومانانەیە بۆ سەر هەولێر هەمان شتێ وەکو ئەوەیە کە تۆ درۆن و فڕۆکە بنێریتە سەر هەولێر وەکو ئەوەیە کە چۆن دەستدرێژیان دەکردە سەر بودجەی هەرێمی کوردستان ئەم بڕیارە تەواوکەری ئەم هەنگاوە نابەرپرسیارانەیە تەواوکەری هەنگاوە نادیموکراسیانەیە ئەوەی پێی دەگوترێت دادگای باڵای فیدراڵی ئەمڕۆ بریتە لە دوا فیشک کە هەندێک هێزی سیاسی و هەندێک هێز دراوسەی عێراق بە ئاراستەی کوشتنی دیموکراسی دەیتەقێن و بۆ ئەوەی کۆنتڕۆلی پرۆسی سیاسی عێراق بکەن بۆیە لە هەنگاوی یەکەم ئەمە دژایەتیکردنی دیموکراسیە و دواتر ئەمە پێشێلکردنی مافی کوردستان و بوونی کوردستانە وەکو نەتەوەیەک وەکو گەلێک وەکو شۆڕەشێک تەنانەت زۆر بە سادەیی من دەمەوێت باسی ئەمە بکەم بەڕاستی ئەو پەڕی سادەبینیە تۆوا بینی هەرێمی کوردستان بە بڕیارێکی ئەمریکاوە هاتۆتە ئاراوە یاخود بە بڕیاری سەرۆکوەزیرانێکەوە هاتۆ ئاراوە هەرێمی کوردستان بەهۆی خوێنڕشتن و قوربانیدانەوە هاتۆتە ئاراوە خەڵک خوێنیان داوە کوردستان زۆر گەورەترە لە چیرۆکی دادگای باڵای فیدراڵی هەرێمی کوردستان تا تۆ بڵێ بە نادەستوری دروست بوو. بڕیارەکانی دادگای فدراڵی لە ماوەی ڕابردوودا ئەو نیشانە پرسیاری لەسەر بڕیارەکانی دادگا دروست کردووە کە دادگا سربەخۆ بێلایەن نییە پێتان وایە جگە لە کاریگەری ناوخۆی کاریگەری دەرەکی لەسەر بڕیارەکانی دادگا بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە؟ هذه المحكمة الاتحادية ئەم دادگایە حەز و ئارەزووی لەگەڵ ڕێزم حەز و ئارەزووی لە ڕێکخراوی بەدرەوە هاتووە سەرۆکی ڕێکخراوی بەدر کۆنتڕۆلی ئەم بابەتەی کردووە ئەمە کە خزمێکی خۆی بەربژێر کردبووە پارێزگاری دیالە من نامەوێ زێدەڕێی بکەم بەڵام کاتێک کەسێکدا سەرۆکی دادگای باڵای فیدراڵی دەبێت مەرجی یەکەمی ئەوەیە کە ئەزموونی هەبێت ئەزموونێکی دادوەری هەبێت ئێمە پێویستە خەڵکێک ببینین کە سەر و ڕیشیان سپی بێت لە من بەتەمەنتر بن لەوێ دادگایی بکەن پێویستە ئەو خەڵکانە سیڤیان هەبێ بە پلەبەندی گەیشت بنە ئەم پۆستە تا بن بە سەرۆکی بە دادگای فیدراڵی پێویستە دکتۆرا و پرۆفیسۆر و توێژنەوەی مەزنیان هەبێت بۆیە من دەڵێم ئەمە دادگایەکی زۆر سادەیە بەوە کاریگەر دەبێت کە حیزبی ئومە و بەدر و پارتێکی دیکە چ دەڵێ ئەمە دادگایەکی بە سیاسی کراوە بۆ ئەوەی ڕوون و ئاشکراش بین ئامانجی دامەزاندی ئەم دادگایە شتێکی سیاسیە مادەم بڕیارن محکەمێ بڕیارن سیاسی بن چارەنویسە
عراق دست بریارن به محکمه دا بر بکیو دشید روزک دجی کردان و دجی هریما کردستان بریاری ده روزشی دجی سنان بریاری دهتن يعني اكو نقطة انا حبيت خالك زور جرينجي من دميت اما جي بي بكم سرتاك هبو ببرز محمد الشيخ السوداني وب سركوتني برز مسرور بازان سر وزيراني هرمي كردستان توانيان هردو زمانێکی هاوبەش بدۆزنەوە بۆ ئەوەی کەناڵی چارەسەر بدۆزنەوە پێ بگەن ئێستا ئەم دادگای باڵای فیدرالیە هێرش دەکاتە سەر هەمان حکوومەت کە حکوومەتی چارچەوەی هەماهەنگیەوە کۆتوبەندی دەکات تاوای لێ هاتووە ڕۆڵەکان دابەش کراون حکوومەت ڕۆڵێکی هەیە دادگای باڵای فیدرالی ڕۆڵێکی هەیە میلیشەکە ڕۆڵێکیان هەیە سوپای پاسداران ڕۆڵێکی هەیە موشەکەکان لەلایەکی دیکە درۆنەکان ڕۆڵێکی دیکەیان هەیە هەموو ئەمانەش دەڕژێنە یەک سەرچاوەوە دەرەنجامەکانی ئەم بڕیارانە چین دەرەنجامەکانیان زۆر ڕوونن ئامانجەکە بریتیە لەوەی کە ئازادی هەرێمی کوردستان وەکو هەرێم و بەشێکی سەرکەوتووی عێراق پێشوازی لێ نەکراوە ئەمە پێچەوانەی فیدرالی عێراق ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی کاتێک بڕیارێکی وها دەدات دوو ڕۆژ پێش ئێستا بەڕێز فائق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری دایگوت فیدرالیت عێراق بوونی نییە ئەمە کەواتە هاوئاهەنگیەکی ڕۆڵەکان دابەش کراون ئەمان لەسەر یەک ئاواز دەڕۆن هەر یەکە مۆسیقایەک دەژەنێت و دژی دوشتن دژی ئازادی کورد و سەروەری کورد و پاراستنی کوردستان و بە ئامانجکردنی کوردستانە ملیۆنان عەرەبی وەکو من لە هەرێمی کوردستان دەژین بە ئازادی کار دەکەین خەڵکمان دەچێتە قوتابخانە و زانکۆ ئەم ئامانجکردنە بە ئامانجکردنی پرۆسەی سیاسی عێراقەوە دوا فیشەکە کە هێزێکی بیانی هێزێکی تایفی شۆڤینی لە پرۆسەی سیاسی بەڕێز ئالوسی لە پێناسی دادگای فیدرالیدا دەڵێت ئەرکی دادگای فیدرالی یەکلاکردنەوەی ناکۆکیەکانە کە لە دەستوردا هەیە پێتان وایە ئەم بڕیارانەی کە دادگا دەیدات ناکۆکیەکان یەکلایی دەکاتەوە یا کێشەکان گەورەتر و ناکۆکیەکان قوڵتر دەکاتەوە أول شيء لا يحق لها أن تتدخل. بل هەموو شتێک دادگە مافی ئەوەی نییە دەسوەردان لەم شتە بکات ئەم دادگای بۆ خۆی دادگایەکی ناداستوریە و بەڕێز سەرۆک بارزانی زۆر باڕوونی گوتی ئەمە دادگایەکی نادەستوری من پێشتریش قسەم لەسەر ئەم دادگایە کردووە و 7 ساڵ حکم دراوم بەهۆی ئەم قسەیە و شتێک نییە بە ناوی دادگای باڵای فیدرالی لە جیهاندا شتێکی وا بوونی نییە کاتێک بێت سیاسی قسە بکات و تۆ بڕیاری لەبارەوە بدەیت ئەمانە خەڵکێکی نائازادن خەڵکێکی شێواون ئێمە زۆرمان بینیوە پێشتر چەند جار بینیومانە لە بەغدا لە شوێنانی تریش ئەمە هەبوون زەمان دەڕوە ئەمانە بڕیاری مافی ئەویان نییە هەرێمی کوردستان بەردەوام دەبێت و من دڵ نییە دیموکراتیەکان لە تێکۆشانیان بەردەوام دەبن دوور لە میلیشیاکان و خاوەنانی میلیشیا و دەمبەرکارانی تو خۆزانی عێراق نەهات ناوە کومەکە کێشاندا دەرباز بە کومەکە قەیراناندا دەرباز بە کومەکە گروپ و میلیشیاتان دەرباز بە بەردەوامبوونە محکەمە فدرالی دادگەها فدرالی بوی ئاوایی دەرخستنە وان بڕیاران بوی ئاوایی یعنی چ مەترسیەکێ لەسەر داهاتووە عێراقی دروست دەکەتن عێراق سیستەمێکی فیدرالیە هم يخشون الفيدرالية ئەمانە لە فیدرالیەت دەترسن چونکە فیدرالیەت واتە دەستور واتە یاسا واتە جیاکردنەوەی نێوان دەسەڵاتەکان ئەمان دەسەڵاتیان دەوێت یاسادانان دادگا حکم هەموو شتێک لە یەک دەست دەبێت و بۆ خۆیان بێت هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەمان و سەدام حوسێن و حافز ئەسەد و هەر ڕژێمێکی دیکە کە تۆ باسی بکەی کێشەکە ئەوەیە کوردستان بۆتە ڕێگر لە بەرامبەر حەزە فاشیەکانی ناوچەکان تورکیا هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان ئێران هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان ئێران هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکات هەرێمی یاخود دادگای باڵای فیدرالی هەڕەشەی برسیکردن دەکات کارەکە ئەوەیە ئێوە لێرە شتێکی جوان دروست دەکەن شتێکی ئازاد دروست دەکەن خەڵک لەسەر شەقام ئازادانە دەژێت ڕەنگە هەزری سیاسی جیاواز هەبێت بەڵام مرۆڤ قیمەتی هەیە بەهای هەیە پۆلیسی هەرێمی کوردستان پۆلیسە من نازانم لە بەغدا کێ پۆلیسە بەڕاستی ئایا میلیشیایە پۆلیسە ئایا حکوومەتە شتەکە دیار نییە ئەم
ترسی کە لەوێ هەیە بەم شێوەیە بۆیە هەرێمی کوردستان سەرکەوتنی هەرێمی کوردستان لە بیریشمان نەچێت خەڵکی عراقی عەرەبەکان دێنە هەرێمی کوردستان لە جژنەکاندا لە بۆنەکاندا لە پشۆکاندا ئێمە ئێستا بەرەو بەهار دەچین ملیۆنان کەس دێنە هەرێمی کوردستان هەمویان خەریکە بەراورد دەکەن لە نێوان ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە لە ئاوادانی لە پاکوخاوێنی لە پێشکەوتن لە پێداگیری لەسەر سەرکەوتن و ئەوەی لە بەغدا هەیە و دەبینن کە چه هەڕەشەیەکەیە لە هەڕەشەکردن لە بەغدا و لەوەی کە لەوێ هەیە ئەم بەراوردەی خەڵکی عراقوا دەکات ئەمان بێن هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان و هەموو ئامرازێک بەکاربێنن کە ئامرازی ناڕۆشتین بەڕێز میسال ئالوسی شۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لەگەڵ کوردستان سپاس. سپاس.